تیکتۆک ئەو کاتە جوانە دەرچی لەگەڵ کارزانی ڤیدیۆکانی شایستن ناو کۆمەڵگا و خێزانی هەمووی دەستخۆشی لێکەن بیکەن چەپڵە ڕێزانی بیکەن چەپڵە ڕێزانی تیکتۆکت ڕازاندەوە کارزان بە ڤیدیۆی ڕاقی چاوەڕێی ڤیدیۆی تۆیە زۆرێک کەوتنە مەڕاقی پاشای تیکتۆکە کارزان سەرتا سەری عێراقی ئەگەر درۆیە دەکەم دانی بکەوێ تەڵاقی ئەگەر درۆیە دەکەم دانی بکەوێ تەڵاقی کارزان پاشای تیکتۆکە مەردە بێتە کابوورە ماشەڵا گران و قورسە هەزار کەس بۆی مەجبورە سەد وێنەی لەگەڵ دەگرن گەر بچێتە نافورە کارزان تۆ زەکەریانی چیە ئەو هەموو جمورە کارزان تۆ زەکەریانی چیە ئەو هەموو جمورە تیکتۆکت تێکدا ئەبەو جوانیە و قۆزیەت حاکمی ئەم شارە بەم دەمگرتی گرانە قەزیەت تیکتۆکت داگیر کردووە کافر گەنج دەدەی ئەزیەت تیکتۆکت داگیر کردووە کافر گەنج دەدەی ئەزیەت دەڵێن فۆڵۆت دەکەم تۆ دەڵێن فۆڵۆی تۆ وەکەم دەڵێ مە کێشە عەزیەت تیکتۆکت هەژاندووە ئەبەم جوانیە و شاسیەت هەر بۆ تەنیا ئەحمەدە سەرسامم ئەبە و بەرزیەت پیاو لەو گۆڕەی دەترسێ ئەبە و قۆڵە ڕیازیە کارزان یاخوا نەمرێ کەس دانانێ تازیەت پیاو لە دین وەردەژێڕێ کە دێتە خوار لە لێکزیز بەڵام دوو قسە بکەم هەڵدەچێ لێم دەبێزیز 106 بەلام دادێ دەکا ناز و مەکروفیز برد و چاوی شینە ئەو جوانە وەک کچە ئینگلیز هەر کاتێ بەلام دادێ هەر کاتێک بەلام دادێ دەخوا بیبسی و دبسیلیز مەوعیدێکم لێ وەرگرت لە لای چایخانەی بایز دەڵێ من هەرگیز نایم لە لای خوانیە زایز لە مەیدانی هونەرە هەرگیز بەرنادەم فایز یادی فەرمان بێلانە کەسێکە لەلام ئازیز وەکو بێلانە دەڵێ لەبەر ناڵی دۆشت میز واز لە هونەر دەهێنم منیش لەبەر کوڕی حیز ڕۆژێک دێ و دەڕۆم وێڵم مەرگ وا جێتان دێڵم ڕۆژێک دێ و دەڕۆم وێڵم مەرگ دێ و جێتان دێڵم کە ئێستا قەدرم ناگری مێیە سەر قەبر و چێڵم بە چاوی گریانەوە پۆڵ پۆڵ دێن خزم و خێڵم دڵی کەس عاجز ناکەم ڕێگە نادەم چۆن دێڵم لەگەڵ هیمدادی دەڵێم لەگەڵ مامە هیمدادم ئیتر بێ فرد و فێڵم لە ماڵەوە نەماوم کرێچیم لە هوتێلم گەر کرێم کە پێ نەدرا هیمداد جان هەڵگرە تێلم هەر بۆ ئەحمەد تەنیایە ئەمریکا لەسەر هێڵم شەو و ڕۆژ لەسەر خەتم کۆڕەک و ئاسیا سێڵم ئەوەش بەندی کۆتایی بۆ ئێوەی بەزێ